سەلام برادران، ئەو کاتتان باش. سایکۆفێر لە چاردەمی نوێ بیناری خۆیدا ئەمجارە لە بابەتێکی زۆر جیاوازتر بە میوانداری خاتونهێر و ئادەم خدر لەگەڵمانە کە دەرچووی بەشی کلینیکی زانکۆی کۆیە و بەڕێوەبەری سەنتەری هاوکاریە لە ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی. ئەمجارە بابەتێکی زۆر جیاوازمان هەیە کە زۆر گرنگیشە، وەک چارەسەر بە گروپ تێراپی. بابەتێکی نوێیە و پێویستیشە. هێرۆ خانە سامایکت کراوەیە، دەتوانی پێشکەشی بکەی. فەرموو. سڵاو کاتتان باش. باشتر. بەس دەنگت هەندێک بەرزتر بکەی. وەڵڵا زۆر نزمە. باشە جانەکەم. سڵاو کاتتان باش بەڕێزان. هیوادارم کە زۆر باش و تەندروست باش بن و هەمیشە دەروون سەلامەت بن. من هێرۆم بەڕێوەبەری سەنتەری هاوکاری لە ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی و هەروەها خەریجی بەشی کلینیکی سایکۆلۆژی زانکۆی کۆیم و ماوەی 5 ساڵ ئەوەکو کەیس مەنێجەر بوویمە و کەیسم بینیوە. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم و زۆر سوپاسی ئەندامانی گروپی سایکۆفێر دەکەم لۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە لۆ من کە بتوانم ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە بم. خۆم بە خۆشحاڵ دەزانم. ئەو بابەتێک کە ئەمن هەڵم بژاردیە گروپ تەرەپی بابەتێکی تابلەی نوێیە لە ناو کۆمەڵگەی خۆماندا و ویستومە بەڕاستی شتێک بێ کە واقعی ژیان بێ خۆمان باسی بکەین لە کۆمەڵگەی ئێمەدا. باشە دەکرێت بابەتی دیکە زۆر هەبی بەڵام لەگەڵ کۆمەڵگەی ئێمە نەگونجێ، بەڵام ئەم شتیان ئەم بابەتە شتێکی تازە و نوێ و بەکەڵکە ئەکیدی. هەروەک ڕەنگە خۆتان زۆر باش بزانن کە چەندین جۆری چارەسەریمان هەیە لە بەشی دەرونیدا. یەک لەوانە کە گروپ تەرەپیە، خۆ 4 جۆرمان هەیە: ئیندیڤیدوال تەرەپی، فامیلی تەرەپی، کەپڵ تەرەپی و گروپ تەرەپی. ئیندیڤیدوال تەرەپی واتە چارەسەرکردن بە چاک، واتە خۆت و چارەسەرخواز و چارەسەرکار دەبن بەیەکەوە، تەنیا 2 کەسن. و فامیلی تەرەپی ئەندامانی خێزانە، 2 کەسێک وەردەگری و ڕەنگە پێویستت بە ئەندامانی خێزانی هەبی کە داخلی بابەتەکەیان بکەین. و کەپڵ تەرەپی ئەوەی کە 2 بۆ 3 کەسن. بەڵام گروپ تەرەپی شتێکی نوێیە. ئەمڕۆ زیاترین جەختم لەسەر بابەتی گروپ تەرەپی دەبێتن کە بزانین گروپ تەرەپی چییە. باشە و بەسی ئەوەش دەکەم کە باوترینیان لە گروپ بابەتە چارەسەریەکان، باوترینیان لە کۆمەڵگەی ئێمەدا چییە؟ باوترینیان ئیندیڤیدوال تەرەپیە، چارەسەرکردن بە چاک، واتە خۆت و چارەسەرکارەکە دەبن، کەیسەکە و چارەسەرکار دەبن بەیەکەوە، کە زۆر باوە لە کۆمەڵگەی ئێمەدا. بەڵام ئەمڕۆکە باسی گروپ تەرەپی دەکەم. و ئەکید هەندێک یاسا و ڕێسای هەیە کە ئیندیڤیدوال تەرەپیە و لە گروپ تەرەپیش بەکار دێتن و هەندێک شتی دیکەشی هەیە کە زۆر جیاوازە. باشە و هەوڵ دەدەم شتێک باز بکەم کە واقعی ژیان بێ، ئێمە وەکو هاوکار و هاوپیشە بەیەکەوە بتوانی بەکاری بێنین. هەموو سوودێکم هەبی بۆ ئێوە، هەم ئێوەش بتوانن شتێک فێر بن و بتوانن سوود بە کەسانی دەوروبەرتان بگەێنن لە دوا ڕۆژدا ئینشاءالله. گروپ تەرەپی بە چینە سەر بابەتەکەی خۆمان کە چییە؟ گروپ تەرەپی چارەسەری بە گروپە، واتە جیاوازە لە شێوازەکانی تری چارەسەری کە کۆمەڵک خەڵک ئێمە بەیەکەوە کۆ دەکەینەوە. باشە کۆمەڵک خەڵکەکە لەوانەیە مەسەلەن عەدەدەکانیان جیاواز بێت، دەکرێت سەر و 5 کەس بێ، 5 بێ، 7 بێ، 10 بێ، 12 بێ، ئیدی حەسەب ئەو گروپەیە کە خۆمان دایدەنین لەژێر ڕێنمایی چارەسەرکارێکی ڕاهێنراوی پیشە، یعنی ڕاهێنرا و پیشەکار بیتن، واتە پێشتر ئەو کارەی کرد بێتن و لەژێر چاودێری بوو بێتن و بتوانێت شتەکان بەکار بێنێ. دەکرێت بۆ خۆتان دەزانن لە ئیندیڤیدوال تەرەپیە هەرو گوتم تەنها یەک چارەسەرکارە، بەڵام لە گروپ تەرەپی ئەگەر هاتوو ژمارەیان سەر و 5 کەس بوو، یان کۆمەڵە کەسێک بوون، وا باشترە کە 2 کەس بن وەکو چارەسەرکار بەیەکەوە ئەو گروپە بەڕێوە ببن. لەبەرچی لەبەرەوەی کە ژمارەیان زۆرە بتوانین بە شێوەیەکی باشتر کۆنتڕۆلیان بکەین و بە شێوەیەکی باشتر چارەسەریەکە بەڕێوە ببین. دەکرێتن مەسەلەن کاتەکان جیاواز بیت و هەروەک گوتم 2 چارەسەرکار بەکاربێن و دەکرێت چارەسەرکارێک بێت لەگەڵ ئەسیستانتێک، واتە یارمەتیدەرێکی ئەو کەسە بیتن لەو بابەتەدا بەشداری بکە
و بەتەکید کۆمەڵێک چاڵاکی جیاوازی تشتێدا لەبەرەوە دەڵێن پێویستە دوو کەس بەرەو سەرۆ بن، واتە چارەسەرکار و کەسێکی دیکە و دەشکری هەردووچیان چارەسەرکار بن. هەنێک شت هەیە کە چۆن ئەو گروپ تەرەپیە بەڕێوە ببین، چۆن نای بەڕێوە ببین، دەکرێت مەسەلەن کاتەکەی ئیندیڤیدوەڵ تەرەپی هەر وەک لەوانەیە خۆتان بزانن چارەسەری بەچاک 45 دقیقە لۆ ساعتێکی پێویستە بەس گروپ تەرەپی جیاواز لەو کە کاتەکەی نزیک 2 ساعتی پێویستە، ساعت و نیوەک لەو 2 ساعت. لەبەرچی لەبەرەوەی خەڵکەکان زیاترن، مناقەشەی زیاتری تێدەکەوی و پێویستە کاتەکەی زیاتر بی و بەتەکید کە دەڵێن ساعت و نیوەک 2 ساعت پێویستمان بەڕێستیش دەبی لەو مابەینەیە چارەکێک بۆ 20 دقیقە وەکو کۆتبرێک وەکو ڕێستێک وەردەگرین، چایەک ئەخۆیتەوە، قاوەیەک ئەخۆیتەوە، یا خۆیت مەسەلەن ئاو خواردنەوەی شتێکی ئیسراحەتدانە بەگەردا. و ژمارەی بەشداربووان هەر وەک لە سەرەتادا باسم کرد، خۆی عادەتەن 8 کەسە دێ 12ەیە، بەڵام دەکرێت لۆ 5 کەسیش بکرێ. و جۆری کێشەکان بزانین چ جۆرە کێشەیەک هەڵدەبژێرین. باشە ئەوەی کە ئەمە جەختی لەسەر بکەینەوە کێشەکانمان ئەو کەسانی کە هەڵیان دەبژێرن، ئەو کەسانی کە گروپ تەرەپیان پێ دەکەین پێویستە هاوکێشە بن. باشە ناکرێکێکیان جۆرە کێشەیەکی دیکەی هەبی ئەوکەی دیکەیان جۆرەی دیکە، لەبەرەوەی ئەو کات ناگەین بە ئەنجام و ئامانجی گروپ تەرەپیەکەمان، لێ پێویستە هاوکێشە بن کە ئەوە گرنگترین بەشی چارەسەریەکەمانە. وا باشتریشە و بەتەکیدیش هەر وایە ئەو کەسانی کە لە گروپەکەدا خزم و ناسیا و هاوڕێ نەبن، لەبەرچی لەبەرەوەی بتوانن لە ناو گروپەکەدا زۆر بە ئاسایی بتوانن قسەی خۆیان بکەن و کێشەکانی خۆیان باز بکەن و ئەو ڕێگانەی گرتیان نەبەر بەکاری بێن و باسی بکەن. ئەگەر بێت و خزم و هاوڕێ بێ ڕەنگە نەتوانێت بە پێی پێویست کێشەکانی باز بکە لەبەر کۆمەڵێک بابەت کە مەسەلەن شکاندنی نهێنی پارێزی ئەو بابەتانەی کە وەژێکەکە لە گرنگترین خاڵەکانی بینینی کەیس. باشە ئێمە هەردەستین چ دەکەین لە ئەو بابەتەی تاوەکو ئەمە بپارێزی یاسا دادەنین، هەر لە یەکەم ڕۆژەوە یاسا دادەنین. ئەوەشمان لێ بیر نەچی کە گوتم مدەی 2 ساعتە، ساعت و نیوەک 2 ساعت، ئێمە هەفتەی جارێک ئەو گروپە کۆ دەکەینەوە مدەی کاتەکەی ساعت و نیوەک 2 ساعت، وا باشترە لە مابەینی 6 لۆ 12 جەلسە دابی. باشە واتە نزیکەی 2 مانگ بۆ 3 مانگ بەخایانی هەر هەفتەی ڕۆژێک. ئەو مەرجانە چێکە دایدەنێن ئێمە هەڵدەستین فلیپ چارتێک دەهێنی کۆمەڵێک یاسایان لەو دادنێن کە یاساکانیش ئەکید هەڵبژاردەی دەستی ئەوان بێت. یاساکان چییە کە بەشداربووان تێیدا بەکاری بهێنن؟ پاراستنی نهێنیەکان، لەبەرەوەی مرۆڤ چارەسەرکار بە ئەکیدی نهێنیەکان دەڵێن بە پارێزی کەسی بەرامبەر استیقەی پێمە، بەس ڕەنگێک لە بەشداربووەکان بڵێ وەڵاهی من استیقام نییە، دەترسێم نهێنیەکانم باز بکرێ و نەتوانێت دەم ینی متمانەیەکی بە زووی متمانە دروست بکات تاوەکو بتوانێت قسەکانمان لا بکە. لەبەرەوە کۆمەڵێک یاسادا دەڕێژی و یاساکانیش بەپێی قسەی ناو گروپەکە دەبیتن ئەو کەسانی کە بەشدار بوون. هەندێکشتی دیکە دەمانەوێت باسی بکەین. هەروەک باسم کرد لە سەرەتا چون پێویستە کێشەکان هاوکێشە بن. باشە ناکرێت کێشەکان جیاواز بن. لۆ نمونە ئەگەر کەسێک بێتن کێشەی ئەوەی هەبێت کە چۆن مامەڵە لەگەڵ هەرزەکاران بکە، مناڵی هەرزەکاری خۆی و یەکێکی شاتی بێتن تازە تەمەنی 12 ساڵە لۆ مەسەلەی کەمی تەرکیز هاتبی یان لۆ مەسەلەی قەلەقی هاتبی یان لۆ مەسەلەی مەسەلەن تایم مەنیجمنت ڕێخستنی کاتەکانی هاتبی، من ناتوانێ و کاتە ئەو کەسانە بەیەک کۆ بکەینەوە. لێ دەڵێن پێویستە کێشەکان هاوکێشە بێ کە ئێمە هەڵیان دەبژێرین و پێویستە تەمەنیان لێک نێزیک بێ. یەکێک لە مەرجەکانە تەمەنیان لێکتر نزیک بێ. چۆنای لێکتر نزیک بن؟ ئایا دەکرێت من کەسێک بێنم کە تەمەنی 50 ساڵە لەگەڵ کەسێک دابنم کە تەمەنی 15 ساڵە؟ بێگومان نا، لەبەرەوەی کێشەکانیان جیاوازە، شێوازی بیرکردنەوەیان جیاوازە، شێوازی تێگەیشتنیان جیاوازە، لەبەر ئەوە پێویستیشە تەمەنیشیان لێکتر نزیک بێ. و باری کۆمەڵایەتی مەبەستمان چێ لە باری کۆمەڵایەتی؟ مەبەستمانەوەیە کە ئایا ئەو کەسانە زەواجیان کردبی یاوە خود نا. بە شێوازی گروپەکە مە چ جۆرە کێشەیەک هەڵدەبژێرین ئەو جۆرە کەسان هەڵدەبژێرین
ناکرێ من کەسێکم هەڵبژارد بێ کە تەمەنی 12 ساڵە 13 ساڵە یان 17 ساڵە کێشتە زەواجی نەکردیا لەگەڵ کەسێک دابنێم کە کێشەی زەواجی کردی و کێشەی خیانەت زەوجی هەیە، کێشەی چۆن بڵێ مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانی هەیەی، کێشەی دروستکردنی پەیوەندی لەگەڵ ماڵە خزمی مێردی هێتی کە بەروی ئەو کاتە چارەسەریەکان وەکو یەک ناگرێتەوە وا باشترە تەنانەت باری کۆمەڵایەتیشیان وەکو یەک بێتن. و شتێکی دیکە کە پێویستە و شتێکی قورسە کە لە ئیندیڤیدوال تەرەپی ئاسانتر بەدەستمان دەکەی و ژەوەیەکە شوێن و کاتەکە قورسە لۆمان بتوانین کاتێک ڕێک بەخەین هەمومان لەسەر و کاتە کۆبین، بەڵام پێویستە ئەوە بکەین کاتێک ڕێک بەخین بە هەمومان ڕۆژەکە و سحاتەکە و هەموو بابەتەکان ڕێک بێخین بەیەکەوە ڕێک بکەوین لەسەری تاوەکو بتوانین چارەسەریەکە باشترین شێوە ئەنجام بدەین. شتێمان لەبیر نەچێت تەکنیکێک بەکاربێنین لە ئەسنائی ئەو پرۆسەیە، لە ئەسنائی پرۆسەی چارەسەری بە گرۆپ تەکنیکێک بەکاربێت. ئێوە دەزانن کە ئێمە وەک ئیندیڤیدوال تەرەپی چەندین تەکنیکاتمان هەیە، بەڵام هەموو تەکنیکێک ناتوانین بەکاربێنین لۆ گروپ تەرەپی. ئۆکەی؟ ئەوەی کە زیاتر جەخت بلێ دەکرێتەوە لە گروپ تەرەپی شێوازی گفتوگۆیە و تێگەیشتن لە کەسەکانە، نەک زیاتر تەکنیکەیە. هەرچەند دەتوانین CBT بەکاربێنین و شارەزایی ئەو خەڵکانێک کە بەشدار بوونە دەتوانین تێدا بەکاربێنین لەبەرەوەی لەوانەیە هاوکێشە بن. ئۆکەی؟ هەمان کێشەیان هەیە، بەڵام یەک لە بەشداربووەکان شێوازێکتر بەکاردێنی لۆ چارەسەرکردنی کێشەکەی کەسی بەرامبەری دەڵۆ گەیم بەفکرم دەهاتیە بەزوڵ ئەو ڕێم تاقی نەکردیتەوە کە ئایا لۆمە باش دەبی یان نا، دەکرێ ئەزمموی لێ وەربگری تاوەکو بتوانی کێشەکەی ئەو چارەسەر بکە. باشە؟ و هەروەها باشتریشت لێرە لەناو بەشداربووەکان خۆیان هاوسۆزیەک هاوخەمیەک پەیدا دەکەن لەگەڵ یەکتر، بێکۆ قسە دەکەن، دەڵێ من ئەو کێشەیەم ئەو چارەسەریەم بەکارهێنا، ئەو ڕێگەیان بەکارهێنا سوودی هەبووە، دەڵێ من ئەوم بەکارهێنا سوودی هەبووە یان سوودی نەبووە. ئیدی هەر یەکەیان و ئەزمموی خۆی باز دەکات کە ئەوە یەکێکە لە گرنگترین خاڵەکان و جیاوازترە لە بابەتەکانی دیکە. هەر شتێک کە ئێمە دەیکەین و بە تەئکید لایانی ئیجابی و لایانی سلبی هەیە. باشە؟ یەکێک لە گرنگترین شتەکان کە زۆر زۆر ئیجابیە لەو پرۆسەیە ئەویش ئەوەیە ئەگەر بێت و بچنە ناو ئەسنای ئیژیان، ئەوانەی لە ئەسنای ئیشن ئیش لەگەڵ کەیسات دەکەن زۆر دووچاری ئەوە دەبنەوە، زۆر ڕوبەڕووی ئەوەی دەبنەوە دەڵێن خاتون گیان یان کاکە گیان باشە لۆ بەس ئەمن یان کەس هەیە وەچی من تووشی ئەو مشکلەیە بوو بی بەردەوام ئەو قسەیت پێ دەڵێن بەس ئەمن لۆ بەس ئەمن خراپم کێشەکەی من چارەسەر دەبی یان کەس هەیە وەچی من بی خوات جوابم بدەوە کەس بۆچی منی لێ هاتیە کەس وەچک من بەسەری هاتیە. ئیتیوانە چەندین پرسیار دەبی کە لە گروپێکی ئاوا کۆی دەکەیەوە ئەو کات تێدەگەت کە ئەو تەنها نییە لە کێشەکەی، ئەو یەکێکە لە گرنگترین خاڵەکان پێدەگاتن کە ئەو بەتەنها تووشی کێشە نەبووە، وەکو سەپۆرتێک لێ بەکاربێتن و لەگەڵ ئەوەشدا ئەزمموی چارەسەرێکەش وەردەگری. بەڵام لە ئێرەدا شتێکی دیکە هەیە کە ڕەنگە تۆزێک خاڵی لاوازی گروپ تەرەپی بی، بەڵام چارەسەرمان بە ئەوشیان هەیە، ئەویش پاراستنی نهێنیەکانە. چۆن هەروەکو لە سەرەتا باسیم کرد ئەگەر من و کەیسەکەم بین یا چارەسەرخواز و چارەسەرکارەکە بن بەتەنها زۆر بە ئاسانی دەتوانی بڵێ من نهێنیەکانت دەپارێزم. باشە؟ و ئەویش متمانەت پێ دەکا و کێشەکانی خۆی لاباس دەکا. بەس ئەگەر کۆمەڵێک کەس بوون ڕەنگە بڕوای بە هەموو کەسەکان نەبێ نەتوانی شتەکانی خۆی باز بکە، ئەو کات نەتوانێت بگات بە چارەسەر. بەڵام ئێمە چی دەکەین ئەگەر پێیان دەڵێن لە سەرەتاوەکو پێشتر باسم کرد کۆمەڵێک یاسادا دەنین ئەگەر هەستت کرد شتێک هیچووە زۆر حەساسە ئەگەر بێت و باسی بکەین دەبتە کێشە لۆت لە دەرەوە، ئەوە لەوێ ستۆپکە ڕێک ستۆپ و باقسەکە نەکات لە کۆتایی گروپەکە دەتوانی بە شێوەی تاگ وەری بگری، پاشتا بە شێوەی ئیندیڤیدوال تەرەپی وەری بگری و چارەسەری لۆ بکەیت. ئەگەر هەستت کرد دەبتە سەرچاوەی کێشە ئەو گروپە، واتە ئەگەر بێت و باسی بکە لە دەرەوە باز بکرێتەوە دەبتە سەرچاوی کێشە. لێردا زۆر جار
کێشە ئەوەکان دەستدرێژێ سێکسیەکان دەبنێ سەرچاوی کێشە لەو کەسانە. هەندێک شتێک دێرە ناتوانین باسی بکەین یان کۆمەڵێکی دیکە بابەتی دیکە هەیە با قوڵی نەچمە ناوی کە باسی بکەن دەبتە سەرچاوی کێشە لۆ سەلامەتی ژیانی خۆیان وا باشترە کە باسی نەکەن و سۆڵ بکەن و کە باسیشی کرد چونکە من ناتوانین وەکو خۆمان ناتوانین بەڵێن 100% بدەین کە بەشداربەکان دەتوانن هێنەکانیان بپارێزن لێوە باشترە لەو شوێنانە سۆڵ بەو کەسانە بکەین واتە کۆنتڕۆلیان بکەین. ئۆکەی باشە لە خۆمان بپرسین گروپ تەرەپی لۆ چ شتێک بەکاردێ لۆ چ جۆرە کێشەیەک بەکاردێ. گروپ تەرەپی شتێک نییە سنووردار بێ بڵێم 1 2 3 لۆندە کێشەیە بەکاردێ. گروپ تەرەپی لۆ زۆر لە کێشەکان بەکاردێت لۆ زۆر لە نەخۆشیەکان بەکاردێت. دەکرێت لۆ دیپرێشن بەکاربێت واتە خەمۆکی، دەکرێت لۆ PTSD بەکاربێت و دەکرێت لۆ ئەنگزایەتی بەکاربێت. دەکرێت لۆ هەر یەک لەوانە بەکاربێت یاوە خۆت دەکرێت لۆ ADHD بەکاربێت. ADHD واتە Attention Deficit Hyperactivity Disorder واتە ئەو منداڵانەی کە کێشەی زۆرجوڵەی کەم سەرنجیان هەیە دەکرێت لەوانەش بەکاری بێنین. شتێکی دیکە دێتە پێشت هەر لۆ زۆر بابەت بەکاردێت و گوتم لەو تایم مەنیجمنت بەکاردێت لۆ دیپرێشن بەکاردێت لۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ هەرزەکاران بەکاردێت لۆ کەمی تەرکیزانە کێشەی کەمی تەرکیزیان هەیە دەتوانین بەکاری بێنین لۆ زۆر بابەتی دیکە دەتوانین بەکاری بێنین. لێرە پرسیارەکەیە باشە من وەکو چارەسەرکارێک چۆن بتوانم ئەو خەڵکە کۆ بکەمەوە ڕێگاکانی کۆکردنەوەی خەڵکانت چۆناییە کەوە گرنگترین باشە ئەگەر بێت تو نەتوانی خەڵک کۆ بکەوە چۆنایی گروپ تەرەپی دەکەیت. دەکرێت لە نەخۆشخانەکان ئەو خەڵکانە کۆ بکەینەوە باشە ئەو نەخۆشانەی کە نەخۆشیەکانیان وەکو یەکە لۆ نمونەوانەی تەلاسیمیان هەیە لۆ نمونەوانەی کە کێشەی سەرەتانیان هەیە یان ئەو دایک و باوکانەی کە مناڵی ئۆتیزمیان هەیە یان کۆمەڵێک بابەتی دیکەم کە دەتوانین بەکاری بێنین. یان دەکرێت لۆ قوتابخانەکان بەکاربێ لۆ تەڵەبەکان لۆ مامۆستایەکان کە کێشەی هاوکێشەیان هەبێ هەمان کێشەیان هەبی و زۆر جار لە سزنەکان بەکاردێ و هەروەها لە شەڵتەرەکان لەبەرەوەی زۆربەی کات کێشەکانیان هاوکێشە ئێمە لەو شوێنانە خەڵک کۆ دەکەینە و زائیدەن ئەوشمان بیر نەچێ کە ئێمە وەکو خۆمان لە دەرەوە ئیش دەکەین زۆر جار هەیە کۆمەڵک کەیس بە شێوەی تاک هەمانە ئەو شێوە تاکانە هەست بکەین کە کۆمەڵک کەیسمانی هاوکێشەنە بەیەکەوە کۆیان بکەین و ئەو کات بیانکەین بە گرۆپ بەڵام لەسەر ڕەزامەندی خۆیان بەتەئەکید ناکرێمە زۆریان لێ بکەین بەو شێوەیە دەتوانین خەڵکەکان کۆ بکەینەوە بە شێوەیەکی باشتر. بابەتێکی دیکەمان هەیە کە دەڵێت ئۆکەی ئامانجمان چییە لەو گروپ تەرەپیەی باشە زۆر شت هەیە کە یعنی بیکەی بەبێ ئامانج هیچ سوودێکی ناوی بەڵام ئامانجی گروپ تەرەپی چییە ئەوەیە کە زیاتر تێگەیشتنت بێ لە بابەتەکەت و هەوڵ بدەیت چارەسەری وەربگری بە شێوەیەکی زۆر باش چارەسەر وەربگری لە ڕێگەی ئەزمموی کەسانی ترەوە لەبەرچی لەبەر ئەوەی هەروە گوتمان ئەوان هاوکێشەن ئەو کات زیاتر دەتوانی ئەزمون لە کەسانی دیکەوە وەربگری هەروەکو گوتمان ئەگەر بێت و بە تەنها بیت دەڵێ باشە بەس لۆ من بەس ئەگەر کۆمەڵی کەس لەگەڵبی هاوکێشەت بن ئەو کات ئەو قسەی نامینێتن و تێدەگەی کە تۆ بە تەنها کێشەت نییە کەوە گەورەترین پاڵپشتیە واتە هەستکردنە بە سەربەخۆیی یان پەیوەندیکردن و تێگەیشتنە لە بابەتەکان. چارەسەری گروپی یارمەتیمان دەدات لەوەی کە ئەتوو بزانی تەنهانی هەروەها ئاسانکاری دەکات و لۆ پێدان و وەرگرتنی پشتگیری چۆنایی واتە ئەم هەتوو هەم پشتگیری دەدەی لە نمونە دەڵێ منی ژوابووم بەس چارەسەر بوو بەڵام لێرە خاڵێکی دیکەش هەیە هەم دەتوانی وەریشی بگری باشە دەڵێتن ئەو کەوا بوو ئەو ڕێی بەکاری نامنیش بەکاری بێنم ڕەنگە سەرکەوتوبی هەرچەندە زۆر جار بەکارهێنانی هەمان ڕێگان نابتە چارەسەر لۆ هەموو کەسەکان بەڵام وەرگرتنی ئەزمموی کەسانی دیکەی جیاواز
گرتنەبەری ڕێگەی جیاواز ڕێگایەکە لۆ چارەسەرکردن. گرنگترین شت لێرە کە لە بیرمان نەچێ گروپ تەرەپی چییە؟ وات لێ دەکات تێکەڵبی بە کۆمەڵگا، باشە، وات لێ دەکات پەیوەندیت لەگەڵ کەسانی دیکە دروست بکەیت. هەروەکو باسمان کرد کە دەکرێت لۆ دیپرێشن بەکاربێ، زۆرجار دیپرێشنەکان گۆشەگیرن، باشە، دوای لێ دەکەیت تێکەڵ بە کۆمەڵگا بتەوە، پەیوەندی دروست کاتەوە بە شێوەیەکی باشتر، تەنانەت لەگەڵ خودی خۆشی. زۆرجار هەیە ئینسانەکان پەیوەندی لەگەڵ خودی خۆشیان لە دەست دەدەن، ناتوانن پەیوەندێکی باش و تەندروست لەگەڵ خودی خۆشیان دروست بکەن. ئەمە وای لێ دەکات هەم پەیوەندێکی باشتر هەم لەگەڵ خۆی هەم لەگەڵ کەسانی دەوروبەر و هەم تێکەڵ بە کۆمەڵگا بکەوە، کێکێکە لە گرنگترین ڕێگاکانی چارەسەری. باشە، باشە، ئەگەر هاتوو زۆرجار دەبینین دەڵێن لە گروپێکە توکە گروپت هەبوو بە تەکید هەموو جۆرە کەسێکی تێدا دەبی، ئیوا هەیە قسەکەرە ئیوا هەیە قسەکەر نییە، واتە چۆن بڵێن تۆکەتیڤ و نان تۆکەتیڤ، باشە، ئیوا هەیە زۆر قسە دەکە لە گروپەکەی، ئیوا هەیە کەمتر. ئێمە دەبێت بارودۆخێکی وا دروست بکەین، باڵانس دروست بکەین لە نێوان ئەوانە، بەڵام لە بیرمان نەچێت دڵی کەسیش نەڕەنجێنین و واژ نەکەین کەسیان هەست بە کەمی خودی خۆی بکەم. لێرەدا زیرەکی چارەسەرکارەکە ڕۆڵ دەبینێت لە کۆنتڕۆڵکردنی ئەو بابەتە. چۆنایی ناکرێ بڵێ یەکە کە زۆر قسەی کرد تو بێدەنگ بە توی قسەت نەکرد، تو زۆر قسە کردێ بە ئەویان قسە بکەن، نا، ئەو کات ڕەنگەوای لێ بکەی لۆ جەلسەی داهاتوت لۆ ستێشنی داهاتوت ئەسڵەن نێتەوە. زیرەکی خۆت بەکاردێنی، دەڵێیت باشە تو کێشەکەت ئەوە بوو 1 2 3 4 پوختی دەکەیەوە، تێت گەیشتم بە ئەو جارە ئەم بەڕێزە قسە بکە قسەی نەکردیە، وای لێ دەکا ئەو کەسەی کە شەرمیش دەکە بێتە ناو بابەتەکە. و لە بیرشمان نەچی جگە لە تەکنیک ئێمە زۆرترین ئەکسەرسایز زۆرترین چاڵاکی بەکاردێنین لە ئەسنای سێشنەکان، باشە، کە مەژوای لێ دەکات پەیوەندیان لە ناو یەکتر باشتر بی، هەم لەگەڵ چارەسەرکارەکە هەم لە ناو خۆشیان لەگەڵ یەکتر. ئەومان لە بیر نەچێتن کە ئێمە لەو بابەتی چارەسەرکاریەوە و تازە باسم کرد زۆر جەخت لەسەر تەکنیکەکان ناکەینەوە. دەکرێت تەکنیکی CBT بەکاربێنین، سکیلی پارتیسپانتەکان واتە شارەزایی و کارامەیی بەشداربووەکان بەکاربێنین، بەڵام زۆر جەختمان لەسەر پەروەردەیان دەبتەوە، واتە زیاتر چۆن وا بکەین ئاستی تێگەیشتنی بەشداربووەکانمان لە کێشەکانیان بەرزتر بکەینەوە، چۆن وایان لێ بکەین خۆیان بە دوای چارەسەریا بگەڕێن و سوود لە ئەزمموی کەسانی دیکە وەربگرن. و ئەوەشمان لێ بیر نەچێت لەو گروپەدا کەس لە کەس بەرزتر نییە و کەس لە کەس گەورەتر نییە، کەسیش سەرکردن یارۆکو باسم کردی وا هەیە ڕەنگە بێوێ چۆن بڵێ خۆی مهم بکە، بڵێ زۆر باشم زۆر قسە بکەرۆکو تازە باسم کرد، تو بە جۆرێک لە جۆرەکان وای لێ دەکەی کە کۆنتڕۆلی وەزعەکەی بکەیەوە تاوەکو کەس هەست بە کەمی نەکە لەو گروپەدا هەموو وەکو هاوڕێیەک بن، هەموو وەکو شۆنێک بێکۆ سێشنێکی تەندروست و باشتر بەڕێوە ببن. ئەو پێویستە سەلامەتی تەواوی بەشداربووان بکەین، یعنی بە بەردەوامی سەلامەت بن. هەروەکو باسمان کرد نەبینە کێشە لۆ ئەوەی کە لە دوای سێشنەکە ڕۆیشتین کێشەیان لۆ دروست بکەین لە دەرەوە. ئەوەی کە پێویستە بیزانین و زۆر زۆر گرنگە چۆن کێشەکە چارەسەر دەکەین. چۆنایی ڕەنگە ئێوە بیست بێتتان تەکنیکی سمارت، نازانم تا چەند بیستوتانە، بەڵام ئێستا هەوڵ دەدەم تۆزێک ڕوونکردنەوەتان لۆ بدەم. تەکنیکی سمارت کە لە 5 پێکاتیە 5 پێت SMART، واتە S بەمانای سپێسیفیک واتە تایبەت و M measurable واتە کە شتێک مقیاس بکرێ پێوانە بکرێ، A achievable بی واتە شتێک بی کە بەدەست بهێنرێ و R relevant واتە شتەکە پەیوەندیدار بێ و T time دانە بین باسی ئەوانە بکەین. هەروەکو باسمان کرد لە سەرەتا S واتە سپێسیفیک، چۆن واتە کێشەکەمان تایبەت بێ بە یەک شت، نەک ئێمە کۆمەڵێک کێشە بێک و کۆ بکەینەوە و بتوانین لە یەک جەلسەیان 2 جەلسە کۆی بکەینەوە، نا، ئەو کات هەرگیز سەرکەوتو نابی لە پرۆسەی چارەسەریە بە گروپەکەت، پێویستە کێشەکەت تایبەت بکەیەوە لە نقاتێک یەک بگرتەوە.
سێژنەکەمان لۆ نمونە تایبەت دەبێت بە شتێک دایک و باوکانی ئۆتیزم چۆن مامەڵەیان لەگەڵ بکەن چۆن وا بکەن چۆن وا بکەن یان هەر بابەتێکی دیکە بی. دووەمیان چۆن بتوانین کەوتوان مێژەرە بڵ چۆن بتوانین بە دوادا چۆن بکەین و پێشکەوتن بەدەست بهێنین بەرەو ئامانج باشە چۆن بتوانین ئەو شتە بکەین واتە شتێک بێت کە مەقیاس بکرێ و ئەی ئەچیڤەبڵ بێت واتە تۆ کێشەیەک بێ بتوانیت چارەسەری بکەی و بەدەستی بێنن نەک کێشەیەک کە چارەسەری نەبی باشە چکە زۆر کێشە هەنا بەڕاستی ئەمە خۆمان لێ وا بکەین کە مەسەلەن بڵین هەموو کێشەیەک چارەسەر بکەین نا ئەوە ناکرێن ئەمە وەکو چارەسەرکار زۆر کێشە هەیە توانین چارەسەری بکەین بەڵام هەندێک کێشە هەیە ناتوانین چارەسەری بکەین نە لە دەسەڵاتی منە وەکو چارەسەرکار نە لە دەسەڵاتی تووە وەکو چارەسەر خواز کە بەرامبەرمی لەوانەیە کێشەکەی کێشەی یاسای قورس بی لەوانەیە کێشێک بی ئەسڵەن لۆ نمونە مردن بی باشە کەسەکە کەسێکی لێ مردیە تازە کەسە ناگەڕێتەوە هەندێک شتی دیکە بکەین داوکۆز بە باشتر بکە لۆ نمونە تەکنیکی ئەکسێپتانس بەکاربێنین قبولکردن چۆن وای لێ بکەی و کەسە قبولی ئەو کێشەیە بکە کە تازە بەسەری هاتی چارەسەری نییە باشە نەکرێ ئێمە بڵێن هەموو کێشەیەکمان لا چارەسەر دەبێتن و هەر یەکێک کاتە لامان بڵێن بێت کێشەکە چارەسەر دەکەین ئەوە گەورەترین غەڵەتە نابێت بەڵێن بە کێسەکان ناکرێت بەڵێن بە چارەسەر خوازەکان بە هیچ شێوەیەک بدەین توانی بڵێن یارمەتی دەدەین تەواوی هەوڵی خۆمان دەدەین بەڵام بە هیچ شێوەیەک بەڵێنی 100% نادەین شتێکی دیکەش کە لە بیرمان نەچی تایم باشە چۆنایی تایم مەبەستمان کاتەکەیە باشە تو ناکرێ برێ وڵای من لەو جەلسەیە هاتمە لە چارەسەری بەگرو دەمێ هەر لەم جەلسەیە چارەسەر بکرێ ناکرێ بە یەک جەلسە چارەسەر ناکرێ ئەمە حەبێکی ژانەسەر نییە کە بیخۆیت و ژانەسەرەکەت باش بێ باشە حەبێکی ئازار نییە کە بیخۆیت و 2 ساعتێک دوایەوە هەست بە ئازار نەکەیت نا پێویستت بە کاتە پێویستت بە فۆلۆ ئەپە پێویست بێت کە بەردەوام بیت لە سێشنەکان بەردەوام بیت لە دانیشتنەکان ئەوشمان لەبیر نەچی هەروەکو لە سەرەتاش باسمان کرد سێشنەکانمان هەفتەی جارێکە مودەکەی ساعتونی وەک 2 ساعتە و زیاتر لە 6 جەلسەش بەخایەنی باشە کاتەکان دیاری بکرێتن ئەوە کێشەکان بوو ڕەنگە دەمێ هەندێک شتان لێ بکەم ئەو کێشانەی کە دێتە بەردەممان کاتێک ئەمە چارەسەری بە گروپ دەکەین هەروەکو لە سەرەتا باسم کردوتم دەمەوێت شتانێک بێت تەنها نەزەری نەبێت شتانێک بێت لە واقعی کۆمەڵگەی خۆمان بێ باسی بکەین مەکو خۆمان لەسەنتەری هاوکاری بۆ چەندین جارە شتێکی ئاوا لەو بابەتە دەکەین کێشەمان دێتە پێش ئەو کێشانە کە چینە باشە گواستنەوە و هاتوو چووی ئەو بەشداربووانە دوێنم هەنێکیان دەڵێ وەڵڵاهی ئەمن لەو ساعتەی پێم ناکرێ یەک دەرێ من لەو ڕۆژەی پێم ناکرێ دەڵێ ناتوانم بێمەوە ئەمە کەسێک نییە بە تەنها کاتەکەی ڕێگوێخی و تاوە ڕەنگە زیاتر لە 12 کەس بین و ڕێخستنی کاتەکەی تۆزێک زەحمەتە هاتوچۆەکانیان تۆزێک زەحمەتە واتە ڕێکەوتن لەسەر کات و هەم شوێنەکەش ڕەنگە شوێنێک هەڵبژێرین بە نسبەتەوە منەوە نزیک بێت بە نسبەتێکی کۆ زۆر دوور بێ نەکرێت دوێوا باشترە بەپێی هەڵبژاردەی هەموو بەشدار بووان کات و شوێن و شتەکان دیاری بکرێ کێشەکانی شەرۆک و باسم کرد نهێنی پارێزیە و نەکردنی متمانەیە واتە بە ئاسانی ناتوانن متمانە دروست بکەن ڕەنگە زۆرێک لە ئێوە برن باشە قورسە شتێکی ئاوها کە من بتوانم دەست پێ بکەم دەتوانم شتێکی ئاو لەو شێوەیە بەڕێوە ببەم باشە ڕاستە قورسە کەیسێک تەنها بیتن ڕەنگە ئاسانتر بی لەوەی لە کۆمەڵ بی بەڵام ئەکید ئەوەش سوودی زۆر زۆر باشی خۆی هەیە ئەگەر بێت و لەسەر کۆمەڵێک خاڵ ئەو نقاتانەی من کۆ بکەن و هەنێک شتێکە بیکەن شتەکان زۆر وازحتر دەبین و برچێ ئەرزی واقعیش زۆر زۆر باشتر دەبین لەو نمونە ئەو شتێک کە من ئێستا بە ئێوە دەڵێم ئەگەر هاتباو ڕوبەڕوو بوایە بەیەکەوە باسمان بکردایە زۆر ئاسانتر دەبوو وەک لەوەی کە تەنها بە شێوەی ئۆنلاین و گوێگرتن بین ئەو شتێکی دیکەشمان لەبیر نەچێت کە دەچێتە ئەو بابەتە گروپ تەرەپی لا ئیرادیان لەبەرەوەی تو ناڵێ بڵێ وڵا 2 ساعت من چی دەڵێم و چی دەکەم و چی پێ دەبین قەلەق بی لە بابەتە نە لەبەرەوەی بەشدار بوو زۆرە کە دەچێنە ئەو پرۆسەکە ئۆڵڕەدی خۆی پرۆسەکە زۆر باشی دەڕۆ ڕەنگە بڵێ کاتەکەش کەمە ئەو کات باشە واتە
پێویست بە هیچ سترس و قەڵەقێک ناکەم، تەنها پێویستی باوەیە پێش ئەوە زانیاری لەسەر کۆ بکەیەوە، هەندێک قانون هەیە کە بتوانی جێبەجێ بکەیت و لە بیریشمان نەچێ کۆمەڵێک ئیفیک کۆدمان هەیە، کۆدی ئەخلاقیمان هەیە کە چۆن بەکاری دێنین لە ئیندیڤیدوەڵ تەرەپیەکان بەو شێوەیەش بەو جۆرەش بەکاری بێنین لە گروپ تەرەپی. زۆر خۆشحاڵ بووم ئەو شتانە ئەم دەمویست بێتانی بڵێم و دەمویست شتێکی تا بڵێ کورت و پخت بێ بتوانین بە ئاسانترین شێوە تێی بگەن و هەر شتێکی شتانویست هەر شتێک پرسیارتان هەبوو دەتوانن ئێستا پرسیار بڵێ بکەن یا خود ئەگەر دواتریش پرسیارتان لەو دروست بوو پەیوەندیم پێ بکەن. زۆر خۆشحاڵ دەبم. دووبارە سوپاس لە جەماعەتی سایکۆفێر لۆ ڕەخساندنی ئەو دەرفەتەی من بابەتەکەم تەواو بوو. ئەگەر ئێوە پرسیارێک شتێکتان هەبێ هاوڕێیان دووها خان بەڵێ هێرۆخان ئەگەر پرسیاریان هەبی دەکەن ئەگەر نا 2 دقیقە ڕادەوەستین ئەوە کۆتایی بمیتن بدەین. ئۆکێ دەستەکانت خۆش بە زۆر سوپاس. کاکە ئارام ماکت کرایەوەیە دەتەوێت قسە بکەی؟ دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سوپاستان دەکەم بۆم بابەتە. وەڵا پرسیارێکم هەبوو وتم بزانم ئەزێر نەبێ ڕەگەز دیاریکراوە لە گروپ تەراپیە یاخود کێشەی نییە، ینی گروپەکە ئەگەر فیمێڵ و مێلیشی تابێ. ئەرەوە بوو پرسیارەکەم. هێرۆخان دەتوانین وەڵام بدەیتەوە؟ ئۆکێ ببوورە مایکم داخرا بوو وەڵامم دەدایە بز نەمزانی کە مایکم داخراوە. بەنسبەت ڕەگەزەکە کە باست کرد بە ڕێزەکەم حەسەب کێشەکانە و حەسەب ئەو بەشداربوانن ئایا تاچەند قوبوڵی ئەوە دەکەن کە ڕەگەزی بەرامبەر لەگەڵیان بی. هەنێک کێشە هەیە زۆر ئاساییە، هەنێک بابەت هەیە زۆر ئاساییە، هەردوو ڕەگەز تێکەڵ بن پشتی لەو جۆرەمان کردیە زۆر ئاساییە و هەندێک بابەتیش هەیە کە زۆر حەساسە و ئافرەتەکان حەز ناکەن مەسەلەن پیاو لەگەڵیان تێکەڵ بێ لەبەرەوەی زۆر شتی تایبەت هەیە باسی دەکەن و پیاوەکانیش بە هەمان زۆر بە هەمان شێوە ئیدی لەبەرەوە ئەوە بەندە لەسەر بەشداربووان و جۆری کێشەکە. دەستخۆشیت لێ یەکەین زۆر سپاس. دەستەکانت خۆش بێ هێرۆخان ماندوو نەبی. زۆر سپاس لەو بابەتەکەی زۆر جوان ڕوون کردەوە. وا دیارە قوتابیەکان هیچ پرسیارێکیان نییە کەواتە ئەم شەو کۆتایی پێدەین بە دوا قسەی تۆ لۆ سایکۆفێر پێشنیارێک شتێکت هەیە کە دوا قسەی تۆ وەربگرین لەسەر ئەو بارەیەوە وتر کۆتایی پێدەین. دەستەکانتان خۆش بێ ماندوو نەبن. بەڕاستی شتانێکتان کردیە کە بیرکردنەوەیکی زۆر باشە. ڕەخساندنی دەرفەتە لۆ تەڵەبەکانمان کە بتوانن بە شێوەیەکی دیکە بتوانن زانیاری کۆ بکەنەوە و باشترین شێوە خزمەت بە خەڵکەکان بکەن، خزمەت بە کەسانی چاردەبەرمان بکەن. زۆر خۆشحاڵ بووم بە گەنجانی وەکو ئێوەی ماندوو نەناس و زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداریم کردووە لە گروپەکەی ئێوە لە بابەتەکانی ئێوە. ئەوەی کە لۆ من هەیە بێتانی بڵێم تەنها بەردەوام بوونتانە
و ڕاستە زۆر جار ڕەنگە کە ماندوو بن یان کۆمەڵێک شتی کەوات لێ بکە بڵێ من لۆچەی دەکەم یان ماندوو بووم یان شتێکی ئاوە لەو بابەتە بەڵامەوەتان لەبیر بێ شتێکی زۆر ئینسانی دەکەن دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن هەمیشە لە لووتکە بتانبێنن. زۆر زۆر سوپاس ئەمە خۆشحاڵ بووین سوپاسی هەموو قوتابیان دەکەین ئەوڕۆ کە بەشدار بوون ئەمڕۆژ کۆتایی هات خواتان لەگەڵ.